ئەمە گریان و ناڵی کە سوکاری شنیار هونەرە ئەو ژنە 21 ساڵەی کە 5 ڕۆژ لەمەوبەر لە 185 جەستەی لە ماڵەکەی خۆیدا لە سلێمانی سووتا. دواتر خۆی و کە سوکار و پۆلیسیش وتیان لەلایەن هاوسەرەکەیەوە نەوتی پێداکرا و سووتێنراوە. شنیار بەهۆی زۆری ڕێژەی سوتاویەکەیەوە بەیانی چوارشەمە لە نەخۆشخانەی سوتاوی سلێمانی گیانی لەدەستدا. تەرمەکەی گەڕێندرایەوە بۆ زێدی خۆی لە قەزای سی سادق و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە وڵاتیان بە خاک سپێدرا. کێشەکە وە نەبوو هەموومان کوڕی عەشارین و هەموو کەسێک کێشە و عایلەی هەر بووە و هاوردوومەتەوە و باوکو مامەیەکی بوون بە کەفیلی و دامەتەوە تر هەر ئەوە بوو. وەکوتەی ئێمە ئەوەیە داوامان لە حکومەت هەیە و لە یاسا هەیە و حەقی کشەکەمان نەفەوتێنێ و بەلاڕێیان نەبن و پۆلیسی سلێمانی دەڵێت هاوسەرەکەی شنیار بە تۆمەتی سوتاندنی ژنەکەی دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لە دۆسیەکەدا بەردەوامە. بەڵام پارێزەرەکەی باس لە بوونی تۆمەتباری دیکەش لە دۆسیەکەدا دەکات. هەنێک گوردەکاری و دۆسیەکە هەیە ناتوانین لەبەر سەلامەتی لێکۆڵینەوەکە پەخشی بکەین و لە ڕاگەیاندنا بڵاوی بکەینەوە. بەڵام جێگەی دەستخۆشیە کە جیهاتی تحقیقی ڕێکارەکانی لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە ڕێکاری لێکۆڵینەوەی ورد بەردەوامە. مامۆسایەکی ئەنیش هۆکاری زۆری کێشەکانی ئێستا بۆ دوورکەوتنەوە لایەنی ئیسلام دەگەڕێنێتەوە و دەژڵێت هەر کەسێک مرۆڤێک لە ژیان بێبەش بکات وەگەوە وایە هەموو سەرزەوی لە ناو بردبێت. ئەم شنیارخانە وەکو هەمومان ئەزانین بە زوڵمێکی گەورە بە غەدرێکی گەورە بێبەش کرا خۆزگایە لەم وڵاتەی خۆمان کە دادگا سەروەرە ئەو سەروەریەی بە نەسی قورئان کە ئەفەرمێ کەسێ بە ناحەق بکوژێ وەکو ئەو وایە هەموو سەرزەوی لە ناو بردبێت. شنیار هونەر لە تەمەنی 16 ساڵیدا ژیانی هاوسەرگیری پێگەێناوە و ئیتر ماڵی باوکی لە سەید سادق جێهێشتووە و چووەتە سلێمانی. لە دوای خۆی دوو منداڵی تەمەن 2 ساڵ و 4 ساڵی بەجێهێشتووە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.